کورد چ لە سووریا و چ لە عێراقیش ڕوبەڕووی هێزی چەتەگەری داعش بووەوە. لە باشوور هێزی پێشمەرگە و لە ڕۆژاواش هێزی شەڕڤانانی یەپەگا ڕوبەڕووی بوونەوە. هەرچەندە لە ڕووی ڕێکخراوەیی و تەکنیکیەوە جیاوازی لە نێوانیاندا هەبوو، بەڵام گیانی پۆڵاینی هەردوو لە توانی هێزی چەتەگەری داعش لەناوبەرێت. زیاتر ئێمە هێزەکانمان بە شێوازێکی کلاسیکی بۆ شەڕی با بڵێن جەبهەوی نیمچە جەبهەوی دروست بوون لەسەر ئەساسە. ئەوان هێزەکانیان هەر لە ئەساسە لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی هێزە تیرۆریستەکانی جەبهەت نوسرە و ئەوانە دروست بوو. یعنی کار و کاردانەوەی بوو بەرامبەر بە یەکتری. ئێمە بۆ شەڕی شاخ و بۆ شەڕی جەبهەیی و بۆ شەڕی لەشکری کاتی خۆی سەدام حوسێن و یعنی ئەو تەکتیک و شەڕ و تەشکیلاتانەی ئێمە زیاتر لە قاڵبەی جەیش و نیمچە جەیشایە. هێزەکانی شەڕەوانان هیچ پابەندیەکیان بە نیزامی ئاسکەری بەو شکلە کلاسیکیان نەبوو، نە لە تەدریب نە لە ڕاهێنان و نە لە پەروەردەکردنیان. ئەوان ڕاستەوخۆ بۆ ئەو شەڕە خۆیان ئامادەکرد کە تیا دروست بوون. مەسەرەن کاتێک کە ڕووداوەکانی سووریا ڕوویدا، ئەمان هاتن هەر لە بیدایەتەوە خەلایە و با بڵێن مەفارزەی سەرەتاییان دروست کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزە تیرۆریستەکان لە حەڵەب و لە عەفرین و لە کوبانی و لە قامیشلو و لە سەریکانی و لە حەسەکە و لە شوێنەکانی کە بە شێوەیەکی گەشت. یعنی ئەوان لە دایک بووی ناو ئەو وەزعە بوون کە ئەو جۆرە شەڕی تیا هەبوو. بەوە دروست بوون، بەو ڕۆحیەتە دروست بوون، بەو عەقڵیەتە دروست بوون کە ئەو شەڕە ڕووی تێکردن کە لە ناویان بەرێت. ئێمە پێشتر هەبووین، ئێمە پێشتر هێزێکی گەورەمان هەبوو کە هێزی پێشمەرگە بووە و یەکەکانی هەفتا و هەشتا بووە و هێزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ بووە، بەرگری و زێڕەفانی و ئەوانە و هەروەها ئەو هێزانەی تر کە هەبوون. مەسەرەن ئێستا ئەگەر سەرنج بیت لە شەڕەکانە هێزی دژە تیرۆری سەربەیەکێتی نیشتمانی کوردستان ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبوو. ڕووی ئەکردە هەر شوێنێک دوژمن خۆی بۆ ناگرت، چکە ڕاستەوخۆ لەسەر شەڕی تیرۆریستان دروست کرابوو، لەسەر شەڕی کۆڵان و جادە و سیارەی بۆم ڕێژکرا و ئەبووی بۆم ڕێژکرا و یعنی ئەو شەڕی کە داعش ئەیکرد ئەمان لەسەر ڕەدەلفیعل یاخود لەسەر دژی ئەو جۆرە تاکتیکانە تاکتیکی خۆیان هەبوو. شەڕەوانانیش بە هەمان شێوە، هەرچەندە ئەوانیش مشکلیان زۆر بوو، ژمارەیەکی زۆریان بە عەبووە شەهیدە بوون، ژمارەیەکی زۆریان بە قەناز، چکە هێزەکانی داعش پشتیان مەسەرەن بە تەقانەوە بە قەناز بەم جۆرەشتانە بە خۆتەقانەوە بەم جۆرەشتانە بەس شەڕەوانان لە ئەساسا لەوە دروست بوون، شارەزا بوون لەو تاکتیکانە. باهۆز دوایین مۆڵگەی چەتەکانی داعش بوو. ئەمساڵ بە گیانی پاکی شەهیدانی شەڕڤانان و باوکاری فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا و بەشداربوونی هێزی دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان توانرا ناوچەکە و جیهان لە داعش پاک بکرێتەوە. و لێ پرسیاری گرنگ ئەوەیە بۆچی داعش لە کۆتاییدا بەو شێوەیە ورەی بەردا و هەزاران ئەندامی خۆیان ڕادستی هێزەکانی شەڕڤانان کرد. بەڕاستی ئەمە بۆ مێژوو باسی بکەین تێکشکاندنی هێزەکانی داعش هێزە ئاسمانیەکان دەورێکی زۆر کاریگەریان هەبوو. هێزە ئاسمانیەکان هێزەکانی هاوپەیمانان چونکە کورد نە لە باشووری کوردستان نە لە ڕۆژئاوای کوردستان ئێمە هێزی ئاسمانیمان نەبوو و هێزی درعیشمان لە ئاسی پێویستان نەبوو کە بەرگری لەو هەموو درعە زۆرە بکەین و لە ڕاستیە گیانفیداش ئێمە قەت بیرمان لەوە نەکردوێتەوە پێشمەرگە پەروەردە بکەین خۆی بتەقێنێت چونکە بڕوامان پێ نەبووە. بڕوامان بەوە هەبوو پێشمەرگە لە سەنگەرە خۆی با بە شەهید بوون، بەڵام بڕوامان بەوە نەبووە کە خەڵکێک پەروەردە بکەین مناڵ یا ژن یا گەورە یا بچووک یا پیر یا ئەنواعشت بچێت لە ناو خەڵکا خۆی بتەقێنێتەوە. ئەوە دژی ئەوە بووین. جا لە ڕاستی هێزی هاوپەیمانان هێزە ئاسمانیەکان دەوری کاریگەریان هەبوو. ئەو چەکانەی کە لە ڕێگای ئەوانەوە بەهێزی پێشمەرگە و بەهێزی شەڕەوانان گەی کاریگەری هەبوو،
ئەو ڕاهێنانانی کە ئەوان بەهێزی پێشمەرگە و بەهێزی شەڕەوانانیان کرد کاریگەری هەبوو و هەروەها خۆڕێخستنەوە و خۆ ئامادەکردن و وشیاری کۆمەڵانی خەڵکو و هێزی پێشمەرگە و بڕوابوون بە شەڕەکەش ڕۆڵی کاریگەری هەبوو چونکە ئەو شەڕە هەڕەشە بوو لەسەر هەموو ژیان بە هەموو ماناکانیەوە. دیارە نابێت ڕۆڵی هێزە هاوپەیمانەکان بە تایبەتیش ئەمریکا و فەڕەنسا و هۆڵندا و دەوڵەتانی تری ئەوروپا و جیهان لەبیر بکەین کاوانیش لە جەنگی دژ بە داعش ڕۆڵی باشیان گێڕاوە بە تایبەتیش لە ڕووی هاوکاری سەربازی و مەشق و ڕاهێنان و لە هەمووشی گرنگتر هێرشی ئاسمانی. بێگومان بەرەی دژە تیرۆر لە جیهانە بەرێکی فراوانە، ینی بە قیادەی توانم بڵێم هاوپەیمانی ناتۆ کە ئەویش بە قیادەی ئەمریکا هەمویان جگە لە وڵاتانی کەش لە ناوچەکە هەمویان هاوکار بوون بۆ ئەوەی کە پشتیوانی لە هێزی پێشمەرگە بکەن هەرێکی بە جۆرێک مەسەرەن بەشێکیان بە هەموو جۆرەکان بە فڕۆکە بە پارە بە چەک بە پشتیوانی فعلی بە هێز وەکو ئەمریکا بەشێکیشیان بە خەڵکی خەبیر بۆ ڕاهێنان هێزی پێشمەرگە بەشێکیشیان بە کەلوپەلی سەربازی و چەکوچۆڵی سەربازی ممکنە بەشێکیشیان وەکو ڕێی دەولی هەنێکیشیان لە هەموو بوارەکانە هەنێکیان هەریەک لە بوارێکە یا لە چەند بوارێکە ئەوەی کە ڕۆلی سەرەکی بوو دیارە ئەمریکایە و بەڕاستی ئەڵمانیا و فەڕەنسا و کەنەدا و بەریتانیا و ینی وڵاتە گەورەکانی جیهان ڕۆڵی دیاریان هەبوو لە پشتیوانیکردنی هێزی پێشمەرگە هەم بە جمهوری ئیسلامی هاوکاری کردین بە شێوەیەکی گشتی چکە شەڕەکە ڕاستەخۆ ڕوبەڕووی ئەویشە بۆەوە کە ئەمە کێشمەکێشێکی گەورەی لە ناوچەکە و ئەتوانم بڵێم وڵاتانی عەرەبی هەنێک وڵاتی وەکو کوێت و ئەوانە بە حەدێکی ئەوەی کە لە توانای خۆیان نبووە بەڵام وڵاتانی تر بەشێکیان بێلایەن بوون بەشێکیان بە شێوازێکی کە هاوکاری داعشیان کرد. ئەوەی جێگەی سەرنجە هەندێک لە میدیای عەرەبی و تورکیش باز لەوەکەن کە کورد سوودمەند بووە لە هاتنی داعش لە کاتێکدا دەبینین کورد چ لە باشوور و چ لە ڕۆژاوە لە هەموو ڕۆیەکەوە قوربانی بووە. یعنی گوتنێکێ دەبێ ئەگەر کۆیەکی 99 کوت لە هیمێکی دان و یەکی دین جیهات بە مەکوتێ سەدی ئەو هیمشکێنا ئەو نێواتەی کووی تەنێشکێنان دێ بەرێ یەکی 99 لێ دانە دەمێ ئەم بێژن تەنێ بە داعش کورد دەرکەتنە مەسرحە سیاسی ئەم کەدا 100 ساڵ ji şoreşên Kurdî û ji şehîdên ku di va şoreşa jiyana xwedanî em keda wan înkar dikin. Li çar parçeyê Kurdistanê eva 100 sal e li Kurdistanê her şoreş hene, her berxwedanî hê, her dijminê Kurdistanê komkujî kirine. Yani li gor min di navberî Helepçe û Şernaxeyê de cudabûn tune yani. Her komkujî Kurdan in. Di navberî serhildana Qamişlo û serhildanên Rojhilatê Kurdistan فرق جدابون تنه اوaya gelê Kurd 100 sal di nav tekuşinekî de ye. Belkî bi nasnameyên cuda cuda bin. Navî partiyên siyasî cuda cuda bin. Bi navî serweriyên ku va şoreşana birêve dibirin cuda cuda bin. Lê ev zexîreyekî terakumî ku gelê Kurd 100 salî da temenê wê dayiye. Îcar di pengava herî da wê da li dijî Daişê xwe îfade kir û derbasî tiyatroya siyasetê bûye Eva nêwateyî ku tenê Daişê ev destkeftî ji bo Kurda hatin avakirin na. Şoreşê Kurdî ji 1900 û 15-16 de dewam li her parçeyê Kurdistanê heta niha û ev destkeftiyên gelê Kurd ku niha li Başûrî Kurdistanê jî li Rojavayê Kurdistanê jî encama û berhema keda 100 salî ku Kurda dayî. بە بڕوای من کورد
یەکێکە لەو میلەتانەی کە هەرگیز لە جەنگەکان سوودمەند نەبووە. تۆ تەمەشاکە هەموو ئەو جەنگانەی کە لەم ناوچەیە کراون، کورد یەکێکە لە قوربانیەکان. جەنگی ئێران و عێراق وایە، جەنگی عێراق و غەرب وایە، جەنگی عێراق و کۆید وایە، جەنگە ناوخۆیەکانی عێراق وایە. مەسەلا زۆر بە ئاسانی ئەو خەڵکانەی کە لە شەڕی داعشا شەید کراون، ئەو خەڵکانەی کە دەربەدەر کراون، ئەوەی نیشتیمانیان وێران کراوە، ئەوەی وڵاتیان خاپور کراوە، ئەوەی کەسوکاریان بە سەبایە و بە ئەنفال براوە، تەمەشاکی بەشێکی زۆری کوردن وایە، چکە بۆ نزیکترین دراوسەی داعش کورد بوو. ئەم مەسەلەیەکی مهمە بەڕاستی. مەسەلە لە سووریایە کورد کەوتبووە نێوان دوو دوژمنەوە، دوژمنێکیان تورکیایە، دوژمنێکیان داعشە. لە ڕاستیا لە عێراقی شاوایە خۆ ئێستاشی لەگەڵا بێ دەوڵەتی عێراقی دۆستی کورد نییە لە ڕاستیە. بۆیە کە بێگومان داعشیش دوژمنی کوردە. بۆیە تەمەشاکەی ئەم بۆ چوونە بۆ چۆنێکی با بڵێن جۆرێک ئیسراحەتی دوورەکە زیاتر هەنگێ لە لێکۆڵیارە غەربیەکان یان لێکۆڵیارە عەرەبیەکان باسیەکەن کەوانیە شەڕەکە لە ماڵی ئێمە بوو، قوربانیەکە ئێمە بووین، وڵاتی ئێمە وێران کرا بە بڕوای من مەگەر وڵاتی سوننەی عەرەبی لە عێراق و لە سووریا بەقەدەر کوردستان خەسارەتی داعشیان بەرکەوت بێ. لە هەرێمی کوردستاندا 1926 لە هێزەکانی پێشمەرگە و پۆلیس و دژە تیرۆر لە پێناوی گەل و نیشتیماندا گیانیان بەخت کردووە. هەروەها 42 پێشمەرگەش هێشتا چارەنووسیان دیار نییە. هەروەها نزیکەی 10720 پێشمەرگەش بریندار و کەمەندان بوون، هەرچەندە بەپێی پێویست یارمەتی خێزانی شەهیدان و بریندارەکان نەدراوە. خاڵێکی ناخۆشی تر ئەوەیە بوونی سەدان لاو و گەنجی کورد بوو لە ناو ڕیزی چەتەکانی داعش، لە جیاتیەوەی بێنە ناو ڕیزەکانی پێشمەرگە یان شەڕوانان کە چی لە دژی گەلەکەیان دەجەنگان و بەرگریان لە حکمی داعش دەکرد. دیارە لەمەشدا کۆمەڵێک فاکتەری ئاینی و دەرونی و سیاسیش ڕۆڵی خراپی گێڕاوە. لە ئۆردوگای نازیەکانە لەو شوێنەی کە جوولەکەکانیان ئیبادا کرد، ئەوانەی کە خەبەریان لە جوولەکەکانەیە هەر لە ناو سژنەکانە لە ناو زیندانەکانە هەر جوولەکەکان بوون، پیانوت کاپۆ. بۆیە ئەم لە حاڵەتی جەنگە جەنگ یعنی جەنگ خراپەکەی هەر ئەوە نییە قوربانی هەیە، خراپەکەی ئەوەیە قوربانیەکی ترێک کە خۆفرۆشە، قوربانیەکی تر هەیە کە ئەبێتە جەلادی خۆی، جەلادی کەسوکاری خۆی، جەلادی ئەو خۆی. ئەمە لە زۆربەی شوێنەکان چکە جەنگ زۆر یعنی هینە با بڵێن هەلومەرجێکی زۆر نەئاسایی دروستەکە. مەسەلا با نمونەیەکە بۆ بێنمەوە، لە کاتی کۆڕەوەکەیە ئەو کەسانی کە کەسوکاری خۆیان بەجێهێژی یا مەناڵی خۆی بەجێهێشت کەسانێکی کەم بوون وەنە وایە، بەڵام ئەو هۆکارە ئەو زەمینەیە ئەو سبەبەی کەوای کرد ئەمانە وا بکەن کۆڕەوەکەیە جەنگەکەیە، بەڵام حەقیقەتی ناخی خۆشیان ئەوە بووە. ئەمە خاڵێکی تر ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەو بیر و باوەڕە ئاینیەی کە هەنگێ کورد لەسەرین کە ئەویش جیهادە و جیهاد لە پێناوی خوایە و دروستکردنی دەوڵەتی ئیسلامیە و شەهادەتە و ئەموو ئەم شتانی کە خۆتان لە من ناوەکانی باش دەزانن، هەموو ئەوانە معلومە بەو ئیعتیقادە چوون. خۆ لە هەموو جەنگەکانە کە خەڵکانێک پەیدا دەبنە ئالەتی جەنگ، دەبنە ئالەتی دڵڕەقی، کە دەبنە ئالەتی خیانەت، دیارە سەبەبێک هەیە کە قەناعەت بەخۆیان بکەن، کەویش ئەو بیر و باوەڕەیە. ئەو بیر و باوەڕە پێی وایە ئەوە ئەبێ وا بکەی باشە، بۆیە ئەوش ئەوانیش ئەویان کرد کە کردیان. ژنان لە حیکایەتی پەڕازاری حکمی داعش پانتاییەکی گەورە داگیر دەکەن. دیارە ژن لە سایی حکمی ستەمکاری و چەتەگەری داعشدا هەم وەکو قوربانی و هەمیش وەکو جەلاد دەرکەوتووە. مامەڵەکردنی داعش لەگەڵ ژنان لە چاو تەواوی ڕەوتە ئیسلامیەکانی تردا تەواو جیاواز بووە. گرنجیدانی داعش بە ژنان نە لەبەر پێگەی ژن بووە لە ناو ئیسلام،
نە لەبەر خەمخۆری و چاودێریکردنی ژنانە چونکە لەبەرەوەی هەمومان نەزانین ناڕۆشنی ئەو ڕێکخراوە و سروشتە وحشی گەرانەکەی هیچ کاتێک لەگەڵ سروشتە نەرمونیانەکەی ژن یەکی نەگرتێتەوە نەگونجاوە واتە ژن هەم وەکو هەمومان نەزانین بوونەوەرێکی هەستیارتر و نەرمونیانترە واتە سروشتی ڕێکخراوی داعش زۆر دوورە لەوەی کە ژنێک بچێ ببێتە ئەندامێک لەم گروپە بەڵام ڕێکخراوی داعش بەهۆی پێویستبوونی بە ڕەگەزی مێ بۆ سەرخستنی پیلانەکانی گرنگی داوە بە هاتنی ئەم ژنانە ئەوەش چەند هۆکارێکی خۆی هەیە یەکێک لە هۆکارانە بە سەربازیکردنی ژن کەم تێسووترە لە پیاو واتە هەر کاتێک ژنێک ئەبێ بە داعش کەمتر کاتی کەمتریەوێت تێچووی کەمتریەوێ لە لایەکی تریش ئەو ژنانە کاریگەرترن خێراترن واتە خێراتر لە پیاوان و کاریگەرتر لە پیاوان ئامانجەکانیان دەپێکن هۆکارێکی تر ئەوەیە هەر کردەوێکی تیرۆریستی ئەم ژنانە ئەنجامیدەن هەرایەکی میدیایی جیهانی دروستەکە واتە شۆکەکەی زیاترە بەراورد بە هەر کردەوێکی کە پیاو ئەنجامی ئەداتن مەسەلەی بەکارهێنانی ژن لەناو ئەو گروپی توندرەوەکان پێش لە داعش لە قاعیداش دەستی پێ کردووە بەڵام لە قاعیدا وا بوو کە چەند وەزیفەیەکی ژن هەبوو محدد بوو وەزیفەی ژن بە مەسەلەی کە مناڵەکانی بخەیە بکێ لەسەر شریعەتی ئیسلامی حتا حدێکی مەسەلەی داوی بوو مەسەلەی کە داوا بکێ گەنجەکان بێن لە ناو تەنزیمەکە هەندێک مەسائلی لۆجستیش هەبووەکی تەهریبی سلاح لە دوای ئەو ئێمە سێرمان کرد ینی ئەیمەنە زەواهری کە دەرەچوو ئەیوت نابێژن لە ناو ئەوە بێ مەسەلەن لە ناو ساحەی قیتال بێ لە جەنگ بەشدار بێ بەڵام سێرمان کرد لە 2007 ئیتر ژن ئەو دەورەی ئەبینی یانێ ژن بەکاریان هێنا لە تەفجیرات مثلا تەفجیری بوو لە دیالە بە تایبەت لە دیالە بەکاریان هێنا پێش ئەو لە 2005 ژنێکی محاولەی کرد خۆی تەفجیر کێ لە ئوردن کە داعش هات ئستغلالی ژن بشێوەیەکی زۆر فراوانتر بوو یعنی ئێمە سێرمەکە کە ناوی داعشە هات بە چەند جۆرەکی ژن دائیمان لەگەڵ ئەو جەماعەتە توندرەوە ئەهات یەک ئەو ژنەکانی ژنی داعشی خۆی بخۆی دوو مەسەلەی حوریەکانی ئەوەی کە داعشی کە خۆی تەفجیر کێ لای ئەوانە کە ببێتە بە قوربانی ئەو حوریەکان سێ ئەو ژنانەی کە لەناو تەنزیمەکە کە منەظەم بوون داعش هات ژن بە شێوەیەکی تەنزیمی زیاتر چووناو یەکەم جار بوو کە ژن لەناو جەماعەتی توندرەوەکان تەنزیم بکرێن لێ لە کەتیبەی خەنسا ضمنی ئەلحیسبە ئیتر شێوەیەکی منەظەمیان ئیشە کرد لە مەسەلەی داعاوی و تەجنیدی گەنجەکان لە ئەوروپا ڕۆلی زۆر گەورەیان هەبوو یعنی من لەگەڵ چەند کەسێکی باوکی ئەو گەنجانە کە هاتبوون ناو تەنزیمی داعش ئەیوتن ئێمە کوڕمان مەسەلەن ژنێکی تونسی خاستەن لە ناو مەغربی عەرەبی ئەوەی پێڵێن تونسیەکان و مەغربیەکان ئەو ڕۆڵیان زۆر ئەبینی یانێ ئەو کچانەی بڵێ ئەو کچانەی خۆیان عەرەبن لە ئەوروپان ڕۆڵێکی زۆر گەورەیان ئەبینی کە ئەو گەنجەکانیان ئەهێنا دیارە داعش بۆ مامەڵەکردنی لەگەڵ ژنان زۆر جار پشتی بە دەقە ئاینەکان بەستووە و بۆ بەرژەوەندی خۆی بەکاری هێناوە سەڵالی دەقە ئاینەکان بە بەعینی خۆی کردبوو چونکە لە قورئان هاتووە مەسەلەی سەبایە یعنی داعش چی کردووە دلیلی مەرجعیەتی ئاياتی قورئانی هەبووە لە دەرەوەی ئاياتی قورئانی نەبوو بۆیش حتا حدێکی نە ئەزهەر نە هیچ
مثلا مرجعيتك ديني أتواني داعش تكفيرك ناتواني داعش تكفيرك چونکە ئەمە خۆی دقە ئاینەکە تیابووەکە مەسەلەی سەبایە وابزانم ئەوەش دەورێک بوو مەسەلەی سەبایە ئەو کچەکانی ئیزیدیەکان کە زیاتر گەنج بێنێ و یەکەم جار لە تاریخە ئیتروا بە ئەم شێوایە کە بوو تیجارەتی سەبایە ببێ کرین و فرۆشتن ژن بە ئەو شێوایە ببێ ئەو خۆی بخۆی ئەوەش تەحفیزێک بوو یعنی داعش بە ئاشکرا لەسەر مەسەلەی جنس ئیشیا کرد بۆیەش ئەداتی داعش لە ئەو بەکارهێنایە کچی ئیزیدی بوون طبعا نەبەس کچی ئیزیدی ئەعلام زیاتر لەسەر کچی ئیزیدی ئەوەی کرد بۆستە بەڵام شیعەکانی تورکمانش زۆر تیابوون لەگەڵ مەسیحیەکانش لەگەڵ ئاینی ترش یعنی تیابوون بەڵام ئەو کارەساتی ئەو مەجزەرەی گەورە بە لەسەر کچی ئیزیدیەکان بوو ئەوەی جێگەی سەرنج و سەرسوڕمانە بوونی ژنانی جیهادیە لە ناو داعشدا ئەمەش لە کاتێکدا کە داعش زۆر جار بە چاوێکی سووک و کەمەوە سەیری ژنانی دەکرد کەچی لەشکرێکی جیهادی ژنانیشی پێکهێناوە بەپێی هەموو لێکۆڵینەوەکانی لە سنتەرەی ئەقلیمیەکان نێودەوڵەتیەکان کراون چەند هۆکارێک دەستنیشان کراوە بۆ ئەوەی ژنان پێوەست بن بە چونیان بۆ ناو داعش یەکێک لەو هۆکارانە هۆکاری تایفی و تۆڵەستنەوەیە بێگومان بۆ هەی ململانە تایفیەکانی لە وڵاتانی وەکو سووریا و عێراق وای کردووە ژنانیش ڕاپێچینە ئەو ململانەیە بکرێن و ئەو هەستی تۆڵەکردنەوە لە دەستدانی کەسێکی نزیک لایەن دروستبی هۆکارێکی ترمان هەیە هۆکاری اخترابوون و نامۆبوونە کە لە ئەم حاڵەتە لەلایەن ژمارەیەک ژنان دروستە بیتن و هەوڵی دۆزینەوەی پەناگەیەکی تر ئەدەن حاڵەتێکی تر لایەنی فکری و ئایدۆلۆژیە بێگومان ئەم گروپی داعش ئەندامانی گروپی داعش جیهادکردن چونیان بۆ ناو داعش بە شتێکی پیرۆز سەیرەکەن هەمیشە خەون بە دروستبوونی دەوڵەتی خەلافەت و دەوڵەتێکی ئیسلامی دەبینن واتە هۆکاری فکری و ئایدۆلۆژی هۆکارێکی هەرە گرینگە بۆ پەیوەستبوونی ئەم ژنانە هەر لەناو ئەو ژنە جیهادیانەدا کۆمەڵێک ژنی جیهادی مەترسیداریش هەن کە لە میدیاکانی جیهاندا بە ژنە ترسناکەکانی داعش وەسف دەکرێن هەن لەسەر ئەو ژنانەی کە بە ژنە هەرە مەترسیدارەکانی ناو داعش سیر کراوە یەکێک لەوانە من ژمارەیەکم دەستنیشان کردو یەکێک لەوانە ئوم سەیاف ئێستا لە زیندانەکانی ئەمریکادایە ئەو ژنە بە سەرچاوەیەکی زیندوو بۆ کۆکردنەوەی زانیاری بۆ داعش دانراوە ئەم ژنەکاری ئەم ژنە بە بریتی بووە لە کۆکردنەوەی زانیاری و هەواڵگری و بە سەربازکردن و ڕاکێشانی ژمارەیەکی تری ژنان ژنێکی ترمان بە ناوی ڕەجا ئەلنەساریە ڕەجا ئەلنەساری کەس نازانێت بە ڕەچەڵک خەڵکی کوێیە بەڵام مەتوانین بە ژنێکی سەرکردەی ڕێکخراوەکە هەژماری بکەین ئەم ژنە لە کاتی دەستگیرکردنیشیدا ژمارەیەک نامەی بەدەستخەتی ئەبوو بەکر بەغدادی پێبووە یعنی واتە یەکێکە لە ژنە هەرە مەترسیدارەکان کە ئێستا ئەویشار بە هەمان شێوە دەستگیر کراوە لەلایەن ئەمریکاوە مەقداد کە بە شازادەی داعش ناسراوە ئەمە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە بەسەربازکردنی ژنان و بەکەوی لەکردنی ژنانیش لە هەمان کاتدا دوانە بەریتانیەکەشمان هەیە و سەلما زەهرە کە بەڕەچەلەک سۆماڵین ئەمانە کە ڕویان کردوێتە داعش هاوسەرگیریان کردووە لەگەڵ ئەندامانی گروپی داعش و دواتریش مەشقیان کردووە لەسەر بەکارهێنانی چەک و بۆمب و کاری خۆکوژی خراپترین کاریگەری و ئاسەواری داعش بەجێهێشتنی سەدان و بگرە هەزاران منداڵە لە پاشخۆی جگە لە هەزاران ژنی داعشی کە مێردەکانیان کوژراون و خۆشیان ئێستا لە ئۆردوگاکاندا دەژین بەشێکی ئەمانەش هەڵگری ناسنامەی بیانین بە تایبەتی ئەوروپی کەچی ئەو وڵاتانەش ئامادەنین ئەم پاشماوانەی داعش لەخۆ بگرن هەندێک چاودێری داعش ئەمانە باشانەی نووست و یان بۆمبی چێنرا و وەسف دەکەن ئەوە خەتەری زۆر گەورەیە ئێستا لە ئەو بێڵێن مخەیەماتانە هەنا زیاتر لە 200,000 عائیلەی داعش لە عێراق هەیە 70,000 فقط
لە مخەیەمی هۆڵ لە سووریایە ئەم ئەوانە خۆیان بخۆیان وەک ئەوە عەرەبەڵێن خۆیان قەنەبلی مەوقوتن چونکە فکری داعشە ئەوانش ئێستا چاوەڕێیەکەن دیسە چی ڕۆژێک بێت تەنزیم خۆی دیسە بگارێ لە ناو منطقە خۆمە نەزانن ئێستا تەنزیم خۆی بقووەتە لە فلپین و لە هەندێک مناطقی ئاسیایی قسوە ئیتر یعنی ئەمانش ئێستا چاوەڕێیەکەن بۆیە خەتەرێکی زۆر گەورەیە لەبن سەیتەڕەش زۆر سەیتەرە لەسەریان نییە ڕاستە هەندێکیان خستونە مخەیەماتی عەزل بەڵام زۆر کەسیان کەوتونە یعنی مەسەڵەن هاتوونە بوو هەرێمی کوردستان یا بەغان یا هەندێکیان سەفەریان کردووە چووە بوو تورکیا ئەمان چاوەڕێیەکەن چی فۆرسەتێکی دیسە بێن لە ناو تەنزیمەکان و لە ئاخیرە ئەمان مجتەماعاتی زۆر بچووکن بەڵام خەتەریان زۆر گەورەیە. طبعا ئێستا ینی زۆر لە ئەو مخەیەماتانە هەیە قسەیەک هەیە کە ئەو ژنانە ئیشی لەش فرۆشی ئەیکەن یانی ئیشی داعەراکەن ئەمە خۆی بخۆی خەتەرێکی گەورەترە چونکە داعش پێش ئەوەش لە 2015 هەندێک مجەنەدی خۆیان داعشی بریتانی هەبوون ئجباریانە کرد کە ئەو کچانە بڕۆن لەش فرۆشی بکەن لەگەڵ مجەنەدانە ئێستا بە شێوەیەکی تر بەکارەهێنن ئەمەش خۆی بخۆی خەتەرە چونکە ئەم ژنانە ئەتوانە بچن ناو مەفاسلی ئەمنی ئیتر چی بێوێت لە مووسڵ زۆرن لە دیالە زۆرن ئەمە بەڵام بۆ هەندێک اعتیباراتی عشائری و هەندێک اعتیباراتی ئەمنیش زۆر قسە لەسەر ناکرێیانێ یەکێک لە خاڵە پرشنگدارەکانی خەباتی گەلی کورد بە تایبەتیش لە ڕۆژاوە بوونی هەزاران ژنی شەڕوان بوو کە دژی داعش دەجەنگان ئەمەش تەواوی جیهانی تووشی سەرسامی کرد هەروەها کاریگەری گەورەشی هەبوو بۆ سەرتێکشکاندنی سەربازی داعش ژنی شەروان مەسەڵەن بە تایبەت بوو داعش نەبووە ئەو عەلاقەی بە مەسەلەیەکی ئیدیۆلۆژی و ئەو مەسەڵەن شەروانانە کە تەسیسی هێزی یەپەکە بوو هەر یەپەژەش هەبوو پێش حتا داعش ببێ لەگەڵ ئەو لە شێمەخسووت و لە ئەشرەفیە کەتائبی خاصی یەپەجە هەبوو شەریانە کرد پارێزگیریانە کرد لە ئەو ناوچانەی کورد کە داعش هات بوو ئەو کاتە سوورەی زیاتر مەسەڵەن سوورەی ژنی شەروانان دەرچوو ئەو پەیوەندی هەبوو زیاتر بە فکری داعش بەرەمبەر بژن ئەوەش بوو بە ئەستەغلال گەلێکی ڕاگەاندنی خاصەتەن نیو دەوڵەتی لەسەرەوەستا مەسەڵەن دەنگی ژن یا ئەوەی هەڵەڵایە چییە ئەو شتانە لای داعش گوناح بوو ئەگەر داعشیەک لەسەر دەستی ژن بمرێ ئەو ناچێتە بوو جەنات ئیتر کەواتە حوریەکان نابینێ بۆیش ئەو یەپەجەش ئەوەش بەکاریان هێنا کە زیاتر داعشی لەسەر دەستی ژن وەرن کوشتن چونکە ئەو خەونەی خۆیان هەیە کە بۆی ئەبنە بە شەهید بە ئەوەی بە مەفهومی ئیسلامی خۆیان ناگن مەسەلەی حوریەکان تەنها لە عێراقدا جەنگی داعش بووە هۆی ئاوارەبوونی نزیکەی 5 ملیۆن کەس کامەژ لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و دەرونیەوە ئازارێکی زۆرە بۆ جەستەی ئەم وڵاتە بەشێکی زۆری ئەو ناوچانە کە ڕزگار کراون بە تەواوەتی وێران بوون و بە تایبەتی لا مووسڵ و کۆبانێ و ڕەقە و ئەنبار و باهۆس
لە پاش نەمانی و لە ناوچوونی تەواوی قەڵەمڕەوی داعش لە سووریا و عێراق زۆرێک لە چاودێرانی سیاسی لەو باوەڕەدان کە جارێکی تر داعش ناتوانێت وەکو جاران ناوچەیەکی فراوان داگیر بکە. گەرچی هەندێک چاودێری تر بە پێچەوانەوە پێیان وایە هێشتا داعش گڕوتی نماوە، چونکە زۆرێک لە هۆکارەکانی دروستبوونی داعش بە تەواوەتی لە ناو نەچوون و کێشە ئابووری و مەزهەبی و سیاسیەکان چارەسەر نەکراون. ئێمە گەر بگڕێنەوە بۆ تاریخی نەک دوور نزیک، ئەم ناوچەیە بەهۆی ئەو کێشمەکێشی ململانەی کە تایەتی یەکتر قبول نەکردن لەبەرەوەی کە هێشتاک و هیچ کاتێک لە تاریخا نەبیستراوە لە عێراق و لە سووریا و لە تورکیا و هەتا لە ئێرانیش ئەو حاکمانەی کە دروست دەبن و حکومڕانی ئەکەن لەسەر هاوسەنگی هەموو پێکاتەکان دروست بوو بن. هەمیشە نەتەوەیەک مەزهەبێک چینێک دەسەڵاتی بەدەستەوە بۆ کانیکەی چەوسانەوەتەوە بۆ چەوسانەوەی ئەوانێک بندەسی پەنای بە بیرروبۆچوون و ئایدۆلۆژیایەک بردووە و کۆسی لە بەکارێناوە. ئەوانەشی کە زوڵمەکەیان قبول نەکردووە هەر بە هەمان شێوە بیرروبۆچوونێکیان هەڵبژاردووە، مەبدەیەکیان هەڵبژاردووە، فەرسەفەیەکیان هەڵبژاردووە بۆی کە خۆیان پێڕێک بخەن و مێشکی خۆیانی پێ فراوان بکەن لەو ڕۆ، ئاسی خۆیانی پێ فراوان بکەن، ڕێبازی خۆیانی پێ ڕۆشن بکەن، ڕێکخراوی خۆیانی پێ پێک بێنن و بە نەتیجە بتوانن بەرەنگاری خۆیان بکەن و شەڕی خۆیان بکەن. بۆیە لە کوردستان لە عێراق بە تایبەت پێکهاتەکەی لەو بابەتەیە. ئەگەر حکوومەتێکی دیموکراتی عەدالەت لە بەغا بۆ هەموو پێکاتەکانی عێراق دروست نەبێت، بەڵێ هەمیشە چاوەڕوانی ئەوە ئاکرێت. هەروەها ئەم قسەیەشم بۆ سووریا بە هەمان شێوەیە، چونکە کە زوڵم هەبوو ڕەدەلفیعل دروستە بێت، کە ڕەدەلفیعلیش دروست بوو وردە ورداچێتە چوارچەوەی تونگوتی ژیەوە. ممکنە ڕەدەلفیعلی عەرەبێکی سونەی متەتەڕیف بە عەقلی شۆڤێنی جیاوازە لە ڕەدەلفیعلی کوردێک، چونکە کوردەکە بە عەقڵ و بە بۆچوونی نیشتمان پەروەری ئەچێتە ساحەکە و ڕەدەلفیعلەکەی دەرەبڕێت، بەڵام ممکنە عەرەبێکی متەتەڕیف بە ئەفکار و ئایدۆلۆژیای دینی بێت یاخود بە ئەفکار و ئایدۆلۆژیای نەتەوەیی بێت یاخود بە هەردووچیان بێ بە تێکەڵاوی بە شێوازێکی کە بچێتە مەیدان، بە خۆتەقانەوە و بە کوشتن و بە گوێبڕین و بە چاوزوو هەڵکەندن و بەم جۆرەشتانە بچێتە مەیدان. بەڵام لە تاریخی کووردا پەنای بۆ جۆرە ئەسلوب بە شەڕە نەبرو و شەڕی زۆر گەورەشی کردو و سەرکەوتنی زۆر گەورەشی بەدەستێنا و خوێنیشی زۆر بەخشیوە بۆ ئەو مۆزوعە. بۆیە من تەسەورەکەم ناوچەکە ناوچەیەکی ئامین نییە و ناوچەکە ئەتوانین بڵین دەردی مامی ڕەحمەتی و دەڵەمەیە و هەر کاتێک لە هەر لەرزەیەکە مەترسی کە دروست ببێت مەرج نییە بە هەمان بەرگە ڕەشەکانی داعش و ئاڵا ڕەشەکانی داعشەوە بێت بە شێوازێکی کە بەڵام ئەتوانم بڵێم لە ناوڕۆکە هەمان سیناریۆ ئەبێت بە شکلاتەکەی جیاوازە بێت. بەڵێ دایمە هەڕەشە لەسەر ناوچەیە هەیە. داعش ئەگەر جغرافیان و عسکەریان تەواو بوو ئاخر شەڕی لە باوەز، بەڵام وەکی فکر ماوە، فکرەکەیژی زۆر زۆر متەئەسڵە، ڕۆژ بڕۆژ زیاترە بێ، خاصەتەن ئێمە ئەبینن کە ئەو لۆبی ئەخوانی هەرە چێ بقووەترە بێ، پەرەیەکی زۆر لە دەوڵەتی زۆر گەورە یەکەم تورکیا و قەتەر دامیاکە، کەواتە داعش ئەگەر وەکی ناوش تەواو بوو وەکی فکر ماوە و خەتەری داعش ڕۆژ بڕۆژ زیاترە بێ، چونکە ئێمە بینن کە ئەو ئیرادەیە نییە بتوانێت دش بە ئەم فکرە بوەستێ. یەک ئەو مەناطقی هەموو تەدمیر بووە، حتا ئێستا ئیعادەی ئاماری نەبووە و زۆر زەحمەتە. دوایی بە هەزاران کەس لەناو ئەو مخەیەمەتانە پێویستە ئیعادەی تەهیل ببێ، تۆ کە محاربەی فکری داعش بکی پێویستە فکرێک لە دواوە هەبێ. داعش استغلالی صراعاتی سیاسیەکێ، داعش استغلالی فقرەکێ، داعش استغلالەکێ کە خەڵک ژیانێکی نەباشی هەیە، داعش استغلالەکەی کە ئەوەنە بە هەزاران مناڵ هەیە ئێستا لە مووسڵ لە ئەو مەناطقانە ئەوە کە دوای ئەوە ئازاد کراون، حتا ئێستا مەکتەب نییە، حتا ئێستا مناڵ ناچێتە بوو مەکتەب. کەواتە داعش ئەو خەتەرە ئێستا داعش خەتەرترە، چونکە پێشتر داعش لە ناو حدودێکی بوو، ئێستا حدودی داعش نەما لە هەموو دنیا ئەتوانم بڵێن زیاتر بووە و بڵاوتر بووە. ئێمە هەر لە داعش بە تەنیا ناترسین و لەوانەیە داعش نەمینێت بە ناو لەم نزیکانە، بەڵام
داعشێکی تر بە ناوێکی تر پێیا ئەبێت و چونکە پێشی 400 ساڵ و 500 ساڵ و 600 ساڵ و 700 ساڵە ئەم شتانەی کە کراون ئەو فەرمانانەی بەسەر ئێمەدا هاتوون خۆ ئەو کاتە ناوی داعش نەبووە بەڵام هەمان عقلیەت بووە و ئەم عقلیەتە ئەمینێت ئەم ئەیدۆلۆژیە ئەمینێت مەزندەی ئەوە ئەکرێت کە داعش بەم ناوەیە لەوانەیە نەمینێت بەڵام ئێمە حسابی ئەوە ئەکەین و پێمان وایە ئەم ئەیدۆلۆژیە ئەمینێت کار بۆ ئەوە نەکراوە بۆ ئەوەی ئەم ئایدۆلۆژیایە ئەم عەقیدەیە لە ناو ببرێت و تەوەقعی ئەوە ئەکەین ترسی ئەوەمان هەیە هەموو کەسێکی ئێزدی ترسێکی گەورەی لا دروست بووە کە ئەم ئایدۆلۆژیە ئەمینێت داعش لەوانەیە دوای چەند ساڵێکی تر بە ناوێکی تر پیا ببێت و ئێزدیەکان ئستهداف ئەکرێن ئەم هەستە لە لای هەموو کەسێکی ئێزدی هەیە و لەوانەیە بێگومان کەمینەکانی تری ئاینی و ئەم پرۆسێ بەردەوام ئەبێت ئەوە نییە کە بڵێ شەڕی داعش تەواو لە ناوچەیەک یا لە شارێک یا لە شاروچکەیەک داعش لێنەمان بەڵام ئەیدۆلۆژیەکە لەوێ ماوە لە هەموو شوێنێکیش ماوە جا ئێمە لەوە ئەترسین ئەوەی کە لێمە یەکێکە لە خاڵەکان کە هەمیشە هەوڵمانداوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە باس بکەین ئەو ترسە بووە مانەوەی ئەم ئەیدۆلۆژیە بووە نەبوونی ئەم ئەیدۆلۆژیەیە ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر ناسنامە ئۆلیەکەمان و بێگومان لەسەر ناسنامە نەتەوە کەشمان لە ئێستادا چ لە کوردستان و عێراق و جیهانیش چاودێرانی بواری ڕەوتە تیرۆریستیەکان و داعش خۆیان بەوە سەرقاڵ کردووە دەبێت چی بکرێ بۆ ئەوەی نەهێڵڕێت جارێکی تر حکمی داعش بگەڕێتەوە بە تایبەتیش حکوومەتەکان دەبێت چۆن لە ڕووی فکری و ئەمنی و سیاسی و ئابووری و ئاینیشەوە ڕوبەڕووی فکری تونڕەوی ببنەوە ئەگەر نەخۆشیەکێت بخوازی عیلاج بکی گەرەکتە سەدەمی نەخۆشی فهم بکی ئەڤە یەک ئێدە دیا دەبێت نەخۆشی جیە نەخۆشیدا دەرمان بکی یعنی ئەگەر نەخۆشی دلێتە دابێ نابێت کەزا بەخوا عیلاج بکی و دەبێت سەبەبی نەخۆشی فهم بکی نها ئەڤ ڕێخستنی تەمسیلجیە ئیسلامە سنی گۆر من نەش قاعیدەدا دەست پێ کردە 1923 ji avakirina li Xwan el-Muslimîn nasnameya Hesin el-Benna û Seyid Qutb ku hatî avakirin wekû projeyekî İslam Sunî dewam dike. Îcar vê projeyê di dîrokê de îfrazatê xwe hene. Yek ji îfrazatê wan el-Qaîda bû. Ji Qaîda derbasî جند الإسلام بو جيش الإسلام ونظام دولة العراق الإسلامي بو أبو مصعب الزرقاوي والحاصل حتى جيش داعش النصرة يعني احتمال الدمي بيشتا بنافين جدا دركفن تاني دملي لشكري دا أف بداوي نابه يعني هر چاوا دما نافندي بروفيسور روشنبير وزانستين أوروبا للدجي كنيسة تكوشين كرن وعلمانيات بيش خستن وفصل الكنيسة عن الدولة كرن هر وها تكوشينك ويريكيه كي بفيرنجي نها قرقت كي مخابل نها دناف رجلات نافين جشتي يعني جبو كرداجي وصايا كي روشنبير جسارت ديكيك وبيجي برا ميناك برا قرآن نمصدر تشريعي به كتابك بيروزة جي حرمتها لي كتابك ولدارية انسانك بي باورد كي نميجا خوش بو خده ديكي ولدارية خو إفادة ديكي ام ده 100 سال بيستو يكادانا يعني إدي قبول نابه جبو يكي فلا بيجن أفا موالي أو كام جزية جي بقرن يعني دمي عند بين دولة المواطنة أفا ببي دبي كتاب ولداري قرآن إنجيل توراة والحاصل نمصدر تشريعي بن حتى نها روشنبيري كي رجلات نافين جو كرد جو عرب جو ترك جو فارس كي جسارت كريه يعني المصرية يكي دي جسارت كره هم هاتن كشتن چاوا غاليليو الهمبر محاكم التفتيش شو ساكني جو عرض ديزيفري وثمانية وجه عمري خدا دبي او تكوشينج دبي اسيد الفيولاتي والداي حتى ام د اثر وشنبيري دا نجين في برياره اما هر في زحمتي بكشين واما هر شر هاف بك
باشترین ڕێگەژەوەی کە بەڕاستی هێزە کوردیەکان و بە تایبەتی دەسەڵاتی کوردی کە بەرپرسیارەکە بە دەرەجە یەکەم لە ئەستۆی ئەوانە کە مەسائیلی کوردبوون یان یەکبوونی کوردی لە هەموو زمینەکانە لە زمینەی ئابوووریە لە زمینەی پەروەردە لە زمینەی ئاسایشە لە زمینەی سەربازیە لە زمینەی ناوچەکانە ئەمە بخێنەوە بەرنامەی خۆمان دومیش مەسائیلی ئازادی و دیموکراسی و مافەکانی مرۆڤیش ینی ئەو ناوچانەی کە ئێمە پێمان وایە کە ئەبێ دەسەڵاتی کوردی تابێ ئەبێ پێشمان وای بێ دەسەڵاتی ئازادی و دیموکراسی و مافەکانیشی تێبێ